سڵاو هاوڕێیان بەخێر بێنەوە بە ڤیددیۆی تازە دابانەبینتان لەگەڵ چنای دابان یونیڤرسی. ئەو ڤیددیۆ ئەوشۆم باسی کۆنفرانسی تازەی کۆمپانی ئەپڵ دەکەم کە لە شەشی ئەم مانگە بەڕێوەدەچی بە ناوی WWDC Worldwide Developer Conference کە ئەو کۆنفرانسە شێواز و داهاتووی ئامێرەکانی کۆمپانی ئەپڵمان بۆ پیشان دەدا لەم دەقەیەوە تا نیەتی ئەم ساڵ و بگرە بۆ ساڵی داهاتوش. تەمان لەو کۆنفرانسە زیاتر شتی سۆفێر دەردەچێت نەک شتی هاروێر. ئاخری جارکە شتێکی هاروێر دەرچوویش کۆمپیوتەری ماک پرۆ بوو چیز گرێتر ئەوی وەکو ئەوەی پەنیرە ئەو لە ساڵی 2009ەوە دەرچوو. لەو کاتەوە هیچ پرۆدەکتێکی هاروێر دەرنەچوە لەلایەن کۆمپانیای ئەپڵەوە لە کۆنفرانسی WWDC. طبعاً زۆر دەنگۆشتی وا هەیە لەسەر شێواز و شکلی ئایفۆنی تازە کە چی بەسەرێکاویش ئایفۆنی چاردەیە. حەسب زۆربەی دەنگۆیەکان کە یەکێک لە هەرە کەسە ئەوەکان کە دەنگۆیەکانی ڕاست دەرەچی مارک گرومان کە ئەو زۆر بە شێوازێکی دوورجێژ لە تویتەر باسی کردووە باسی وەرەکە کە ئایفۆنی تازە شێوازی چۆن دەبێت. طبعاً ئەم ساڵ وەکو ساڵەکانی تر ئایفۆنی تازە چوار جۆر ئایفۆن دەردەچی. یەکەمینیان ئایفۆن 4 ئایفۆن 4 ماکس ئایفۆن 4 پرۆ ئایفۆن 4 پرۆ ماکس. ئەم ساڵ وەک ساڵەکانی تر ئایفۆنی مینی نامینێ لە بەروی ئایفۆنی مینی ڕاستە خەڵکانێکە بوو لە دنیا حەزیان لێ بوو لە بەرەوەی بچووک بوو کۆمپاک بوو لە ناو دەست بوو بەش گەورترین کێشی ئەو ئایفۆنە ئەویش پاتری بوو کە بە هیچ شێوێک لە شێوەکان بەرگەی ئەو پرۆسێسەرە و بەرگەی ئەو هەموو بەرنامە قورسانەی ئێستا ناگرێت لە بەرەوەی قەبارەی مۆبایلەکە زۆر بچووکە مەجای تێرانی پاترێکی گەورەی دابنین. هەرچەند کۆمپانیای ئەپڵ بیەوێت بە شێوازێکی سۆفتوێر بتوانانی پاترێکی باشکە بەس هەر ناتوانێت لە ئەوەل و ئەخیرەوە یعنی فیزیا حکم دەکات لەسەرەوەی دەبێت حەزمەکە حەزمی پاترێکە گەورەتر بێ. بۆیە ئەم ساڵ ئایفۆنی 4 مینی نبینین ئەو ساڵ ئایفۆنی 4 ئەتیاری دەبین لەگە 4 ماکس زایدەن 4 پرۆ 4 پرۆ ماکس. شتێکی تری ئەم ساڵ کە زۆر سەرڕاکێش ئەویش کە ئایفۆنی 4 ئەو ساڵ بە هیچ شێوەیەک لە شێوەکان وەکو پار نییە. لە بەروی ئەم ساڵ هەر یەکێک بێ مۆبایلێکی گەورە بکری مەسەلەن پرۆ ماکس پێویست ناکە بچی ئایفۆنی پرۆ ماکس بکری وەکو ساڵەکانی تر. زۆر خەڵکی حەزی لێ گەورترین ئایفۆنی پێبی بە سەعری مناسب بێ. بۆی ئەم ساڵ کۆمپانیا ئەپڵ مۆبایلێکی تازە بڵاو دەکات و کە ئەوش ئایفۆنی 4 ماکسە بەبێ پرۆ هەم نرخی مناسبە گونجاوە هەم لە هەمان کاتیشە بە هەموو شێوێک لە شێوەکان باشتر دەبێتن لە ئایفۆنە تازەکان. اینجا یەک شتی تر هەیە ئەو ئایفۆنە تازەی بۆ شتێکی جیاواز دەبێت. بەرەوەی وەک پێم وتی خەڵکێ حەزی لە مۆبایلی گەورەی و نرخیش مناسب بێ. ئیتر ئەو ئایفۆنە بگرێ نەک لێ کوردستان و لە عێراق لە هەموو دنیا زۆرترین مەبیعاتی دەبێت. من لە ئێستاوە پێتان دەڵێم و ئەکیدی ویشوە قسەکەم ڕاستە دەچێت. لە بەروی خەڵکێکی زۆر حەزی لێ گەورترین ئایفۆنی پێبی و حەزی لە iOS بەس ناوێ پارەیەکی زۆری پێبدایان بەجدەکەی وانە بتوانانی ئەو ئایفۆنی پرۆماکس بکری. بۆیە ئەپڵ زۆر زیرەکانە لەو مەجالە توانێتی ئەو مۆبایلە دروست بکاتن و لە هەمان کاتیشدا ئەو ئایفۆنە تازانەی ئێستا کە ئایفۆنی 13 پرۆماکسن هەمویان پرۆسەری ئەی 15 بەیانێک چیپی لەسرە بەس فەرقەکەی چیە لە بینی 13 پرۆماکس و لەگە 13 ئەتیاریەکان کە ئەویش GPU ئەو 5 کۆر GPU تێدا ئەو 4 کۆر GPU تێدا. دەنگوویەکی زۆر هەیە ئایفۆنە تازەکان کە ئایفۆنی چاردن ئایفۆنی 4 ئەتیاریەکان بەبێ پرۆیەکان بە پرۆسیسەری ئەم ساڵ دەردەچن یعنی ئیپار نەک پرۆسەری داهاتوو ئەی 16 بەیانێکی بە ئەی 15 دەردەچی بەس تەسەوەر دەکرێت ئی 13 پرۆماکسی لەسەرابنێ کە ئەویش 5 کۆر GPU تێدایە بۆ ئەوی هەمان کات نرخی دووبارە گونجاوتر بێ. هەروە ئەو ئایفۆنە تازانەی کە 4 پرۆماکسە ئەوانە ئۆڵویز ئۆن دیسپلییان دەبی کە ئەو مواسفاتە قەرنێکە لە ئەندروید هەیە بەس لە 4 پرۆیەکان دەبی لە 4 ئەتیاریەکان نابێ. ئەویش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە 4 پانێڵی شاشەی LTPO بەکاردێن کە لە ڕفرشریتی لە 120 هێرتز زیراتە بەزی بۆ 1 هێرتز ئەگەر ڕسمی سەر شاشەکە سابت بێ بۆ ئەوی پاتری زۆر سەرف نەکاتن. بۆیە ئایفۆنی تازە 4 پرۆماکس و 4 ئەتیادی هەردووچیان ئۆڵویز ئۆن دیسپلییان نابی بەس پرۆیەکان ئۆڵویز ئۆن دیسپلییان دەبی. بۆیە ئەوە شتێکە وی لێ دەکاتن کە 4 پرۆماکس زۆر جیاوازتر بی. لە بەرەوەی ئەگەر مقارنەی ئەوەکان بکەی ئایفۆنی 12 و ئایفۆنی 13 لە بینی پرۆیەکان و لە بین پرۆماکس و لە بینی ئەتیادەکان فەرقێکی کەمی هەبوو زیاتر لە کامرە. بۆیە خەڵکی پارەکەشی زۆر بوو خەڵک نەیدەزانین چ بکری. ئێستا لەوانەیە فەرقێکی زۆری هەبی لە پارە هەم لە مواسفات بۆی بە تەواوەتی ئەم دوو خەڵکە لێک زیاد ببن و هەریەکە بتوانن بریاری ینی 100% خۆیان بدەن کە کامە جۆر لە ئایفۆن بووان گونجاوە. هەروە لەو کۆنفرانسی کە WWDC iOS 16 بڵاو دەکرێتەوە iOS 16
لە یەک دوشتی تازای تێدا دەبیتن حسب زۆربەی دەنگۆیەکان کە ویجت وڵپیپەر بیسە ئەوەش چۆنە یان دەتوانین لەسەر وڵپیپەرەکەت بۆ خۆت ئەو ویجتانە دابنێت کە تۆ سوودی لێ دەبینی ئەو تقریبان لە ئەندروید هەیە بەس لە هەموو مانوفاکچەرەکان لە هەندێکیان هەیە تۆ ئەو شتانێک کە بەکاردێنی پێویست ناکە هەموو جاری مۆبایلێک ئەنلۆکێ بیچە سەر شاشیان بچێ ناو سێتینگ ئەو شتێک کە بتوێت دایگریسێنیان ئۆفیکیان دەستکاری بکەی هەمووی لەسەر شاشەیە وڵپیپەر ئەو شتێکی جوانە و شتێکی باشە هەروە لە ناحی نۆتیفیکیشن و لە ناحی نۆتیفیکیشن پانال و ئەوانە زۆر شت هەیە لەوانەیە بگۆڕێ لە ئایفۆن بەس وەک ڕیدیزایانی iOS تەسەوڕ مەکە بگۆڕێ لە برەوەی زۆربەی دەنگۆیەکان دەڵێن هەر تقریبان تۆزێک سلایتلی دیفرنسی بۆ دروست دەکەن لە هەندێک شتی بەسیتە طبعا ئەو دیزایانی iOS و شێوازی ئایکۆن و شکلی ئایکۆنی لە iOS 7 تا ئێستا بەردەوامە بەجددی شتێکی سەیرە پێم سەیرە کۆمپانیای ئەپڵ تا ئێستا ئەو شتی دووبارە ئەوە نەکردوەوە ینی من لۆتی هەر ئەندروید بەکارێنم ئایفۆنم بەکارنەوە پێشتر بەس من ئەگەر بمێ حەز بکەم ئایفۆنی بەکاربێنم دەبی شتێکی زۆر جیاواز و تازەیە بۆی بتوانم بچم بەکاری بێنم بەس ینی هیچ شتێکی وانییە و زایدن ئایفۆن یەک شتی زۆر عجایبە کە پاتریەکی زۆر عجیب و پرۆسیسەرێکی زۆر بەقۆت بەس لە ناحی سۆفوێر ئیستغلال نەکراوە بە تەواوەتی ینی هەم ئەوەندە قفڵە بەسەر یەکتری تۆ ناتوانانی ئیسفادە لەوە ئەوی بکەی وەکوابێ لە مەرگینیەک فرارێک کتێبێ بەس ناتوانین لە هەشتا زیاتر بڕۆی ئەوە کە وێلی دەکات زۆر شتەکە بێ معنا بێ و هەروە لە هەندێک شتی تازە دەدرێت وۆچ OS و ئەوانە لەوانەیە وۆچ OS هەندێک مواصفاتی ئەوی ترابی کە هەندێک ئەپلیکیشن بە لۆ ئینەرژی ئیش بکەن لۆ باتری ئینەرژی ینی پاتری کەمتر سەرفکە بۆی بتوانانی سعاتەکە پاترێکی ڕۆژێک زیاتر ببینێتەوە یان چەند ڕۆژێک زیاتر ببینێتەوە و زایدەنیش ئەو دەنگویانە هەبوو کە ئەی 16 بەیانێکی بکە دێتە سەر پرۆماکسی ئەو پرۆسیسەرە دەیانگۆ لە 4 نانومیتر یان 3 نانومیتر دروست دەکرێت ئەوەش دوورە لە ڕاست تقریبان دەڵێن هە لە 5 نانومیتر دروست دەکرێت وەکو ئیپار و زایدەن شتێکی تری زۆر تازەی لەوانەیە بڵاو بکرێتەوە ئیش ئۆپرێتینگ سیستەمێکی تازە لە کۆمپانیای ئەپڵۆ ناوە ڕیاڵتی OS کە ئەویش بۆ AR بەکاری ئۆگمنتد ڕیاڵتی بۆ ئەو هێسێتەی کە ئەپڵ احتیمالە بڵاوی کاتۆ یان لەو کۆنفرانسیان لە نهایەتی ئەمساڵ کە ئەویش وەکو VRەکە بەکاردێ بۆ ئەو شتانی کە کۆمپانیای ئەپڵ دەمێکی احتیمان پێدا لە ناحی AR و VR کە دەڵێن لە 2015ەوە ریسێرچ و ئیشی لەسەر دەکرێت احتیمالە ئەم لەم کۆنفرانسە جێمان لێبێ ڕیاڵەتی OS هەروەها iPad OSیش لەوانەیە یەک دوو مواصفاتی تازەی لێ بڵاو بێتەوە کە زۆر گرینگە بتوانین مەڵتی ویندۆ نەک دوو ویندۆیەک لە تەنیش ویندۆیەکیان ویندۆیەک لەسەر ویندۆیەکانی مەڵتی ویندۆیان بتوانین زیاتر لە چەند ویندۆیەک بکەی وەک کۆمپیوتەر بەکاربین لە بەرەوەی iPad تازەکان ئەو پرۆیانە هەموو پرۆسەری M1یان لەسەرەکە M1 لەسەر کۆمپیوتەر لە زۆربەی پرۆسیسەرەکانی ئینتلی ویندۆز باشترە ئیتر نازان بۆ لەسەر iPad وا قفڵ کراوە ناتوانانی بە تەواوەتی ئیسفادەی لێ بکەی بۆیە ئەو شتانە هەمووی تازە دەبن لە کۆنفرانسی WWDC کە لە شتەشی ئەم مانگە بە شێوازی ئۆنلاین بڵاو دەکرێتەوە بۆیە ینی ئام ئەکسایتد ینی بە شێوەیەک لە شێوەکان ینی بزانم کۆمپانیای ئەپڵ بەچێ سیاست و ئەوەک دەڕواتن و هەروها پۆرتی لایتنینگی ئایفۆن هەردەمینێتەوە نابێتە تایپسی ئەوە شەر ئەو کەسانێکی حەز دەکەم بزانن کە تایپسی داهاتووی چێ لە ئایفۆن داهاتوو نیە تا ئێستا لە ئایفۆن ئیتر ینی گەیشتۆتە لێڤڵێک تەسەوڕ دەکەم ئایفۆن هەر تایپسیدانن لە چەند ساڵی داهاتوو ببێتە پۆرتلێس ینی بە ماکسیف و بە وایرلسلی بە مۆڵاتی شەحم بکرێ نەک بە ئەوەی کە تایپسی بۆیە داوای لێبەر دەکەم نامێ ڤیددیوکە لەوە زیاتر بی هەروتم بە شێوازێکی خێرا هەموو ئەو معلوماتانێک کە گوێم لێ بۆ بیستومە بڵاوی کەمەوە لەسەر ئایفۆن ئەگەر حەستان لێ ڤیددیوی تازە لەسەر ئەندروید و لەسەر فۆلد و لەسەر گەلاکسی ئەویش بڵاو دەکەمەوە لەسەر ئاخیر دەنگۆیەکان کە ئەویش بریارە مانجی هەشت بڵاو بێتەوە بۆیە داوای لێبوون دەکەم ڤیددیوەکە دوور درێژ بوو ئەگەر ڤیددیوەکەتان بەدڵە لایک بکەن و شێری بکەن و سەبسکرایبی چەناڵەکە و زەنگوڵەکەش لە بیر مەکەن زۆر سوپاس بە هیوای ڤیددیوی تازە